پرسی سیستەمی لامەرکەزی لە ڕووی ئیداری و داراییەوە ئێستایەکێکە لە پرسە گرنگەکان و بەشێک لە لایەنەکان کار بۆ جێبەجێکردنی دەکەن لە هەرێمی کوردستان. ئەو لایەنانەش سیستەمی لامەرکەزی بەیەکێک لە هەنگاوە گرنگەکان دەزانن بۆ کەمکردنەوەی ڕۆتین و خزمەتکردنی زیاتر بە هاوڵاتیان. ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەم دۆخە لەبەر یعنی خۆمان ئەزانین وەزعی خەڵک خراپە، خۆمان ئەزانین خەڵک چاوەڕێی زیاتر لەم حکومەتەکە، شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان باشترین هاوکاریە بۆ ڕایکردنی ئەرک و کارەکانی خەڵک. پێویستی بەڕێکەوتنە هەم پێویستی بە یاسایە لە پەرلەمان و پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرەوە پێویستی بە تعدیلی یاسایە لە پەرلەمانی کوردستان و ئەم لامەرکەزیە کارگەڕێ پێویستە بۆ هەموو محافزەکانی کوردستان بێ و وا بکە کە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەهێزتر بکە نەک لاوازی بکە. فراکسۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان پەیڕەوی سیستەمی لامەرکەزی بۆ ئێستا هەرێمی کوردستان بە باش دەزانن، وەک گەوان دەڵێن ئێستا لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی دنیاش لامەرکەزی پەیڕەو دەکرێت بۆ هەرێمی کوردستانیش پشتیوانن لە جێبەجێکردنی پرسی لامەرکەزی کاری بیرۆکراتی سێت کاری ڕۆتین کەم ئەکاتەوە لە هەرێمی کوردستان. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دەساڵاتەکانی دابەش بکات بەسەر یەکە ئیداریەکانی پارێزگاکان قایمقامەکان بەڕێوەبەری ناحیەکان بۆ ئەوەی هاوڵاتی بە زووترین کات خزمەت گوزاری و ئەرکەکانی پێجێبەجێ بکرێ و ئەمە هیچ مەترسێک لەبەردەم حکوومەتی هەرێم جێگیر ناکات. پێم وایە پرسەکە تا حدێکی باس چووەتە پێش چەندەها سیمینار و کۆبوونەوە کراوە لەسەر ئەم پرسا. پێم باشەوە کوتم لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی سەرتاسەری هەبێ بۆ ئەوەی بەو شێوەیە کە باشترین شێوە بێ گونجاوترین شێوە بێ حکوومەت بتوانێت ئەم پرسا پیادە بکات. لامەرکەزی لە کابینەی نوێمی حکوومەتدا لە هێڵە گشتەکانی داهاتووە بۆ ئەو مەبەستە ژێرچێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی پێشکەش بە حکوومەت کردووە کە لە 11 مادە پێک هاتووە بە ئامانجی جێبەجێکردنی ئەم پرسە گرنگە لە هەرێمی کوردستان بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. هەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.